ڕاگەیاندنی هاوبەشی حزبی کۆمۆنیستی ئێران و ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگەر ڕاهی کرێکار. لە ڕاپەڕینی شۆڕژگەرانەی خەڵک و مانگرتنی گشتی معلمان و خوێندکارانی زانکۆ پشتیوانی دەکەین. ڕاپەڕینی بەهێزی ژنان و لاوانی ئێران لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا و لە ناڕزایەتی بە کوشتنی بێبەزەیانەی کچێکی لاوی کورد بە ناوی مەحسا ئامینی سەراسەری بۆتەوە و دروشمی ژن ژیان ئازادی بۆتە هێمای ئەو بزووسنەوەیە. درێژەی ئەو بزووسنەوەیە لەگەڵ داخستنی شەقامەکان و بەرگری لە ژیانێکی شەرەفەتمەندانە بە پێی یەکسانی ماف و لە وڵاتێکی ئازاد سیکولار و دموکراتیکدا کە لەسەر بنەمای بەرابەری ڕەفاه و دادپەروەری کۆمەڵایەتی بنیادناوە و بە دوورە لە دەسەڵاتی دینی بووەتە بابەتی ڕۆژەڤ. ئەو شەپۆلە شۆڕژگەرانە لەگەڵ پشتیوانی ڕێکخراوە سنفیەکانی معلمان و خوێندکارانی زانکۆ بەرەڕوو بووەتەوە. مانگرتنی گشتی معلمان و خوێندکارانی مەدرسە و زانکۆ و بەشداری نەکردنیان لە پۆلەکانی خوێندن هەر ئەو جۆرەکە شێوەکاری هەموو بزووسنەوە کۆمەڵایەتیەکان تا بە ئەمڕۆ بووە دەرفەتی بۆ بەرینتر بوونەوەی کۆبوونەوەکان ڕەخساندووە و دەتوانێت یارمەتی دەربێت بۆ پەرەپێدانی ئەو بزووسنەوە جەماوەریە. ئێمە وێڕای پشتیوانی هەمەلایەنەی خۆمان لەو ڕاپەڕینە شکۆجارەی ژنان و لاوانی ئێران لە درێژەی شەپۆلی سەرهەڵدانی جەماوەری لە مانگرتنی سەراسەری معلمان خوێندکارانی مەدرسە و زوانکۆکان لەسەر ئەو باوەڕین کە هەوڵی شورای هەواهەنگی ڕێکخراوەکانی سنفی فەرهەنگیان و خوێندکاران لە زانکۆ جیاجیەکانی وڵات دەتوانێت ئەزموونێک بێت بۆ سەندیکاکان و ڕێکخراوەکانی سربەخۆی کرێکاری تاکو بە پێ توێژینەوە سەرەتاییەکان بۆ پشتیوانی لە بزووسنەوەی سەراسەری خەڵکی ئێران دەست بەکار بن و بە پەیوەستبوونی بە مانگرتنە گشتیەکەوە یارمەتی دەربن بۆ پەرەپێدان بە بەهێزتربوونی ئەو بزووسنەوەیە. دەستەی بەڕێوەبەرایەتی ڕێکخراوی کرێکارانی شۆڕژگیری ئێران ڕاهی کرێکار حزبی کۆمۆنیستی ئێران دووشەممە 4 مانگی ڕەزبەری 1401 هەتاوی بەرامبەر لەگەڵ 26 مانگی سەپتەمبری ساڵی 2022 زاینی.